کۆبوونەوەکانی نێوان هەردوو پارتی کرێکارانی کوردستان و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بڕیارە دوای ئاشکراکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانی تورکیا دەست پێ بکاتەوە با نێوەنگیری حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە دووەم کۆبوونەوەی هەردوو لایەن دەبێت بەبێ ئەوەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان بۆ ڕاگەیاندنەکان ئاشکرا کرابێت. هەوڵەکان بەرەو پێشەچن وەزعەکە زۆر هێور و هێمن بۆتەوە. هەڵوەزەیە کە هەبوو نەما کۆبوونەوەی یەکەم لە هەولێر بوو. لەو کۆبوونەوە بڕیارماندا کە بڕیاردرا یعنی کە کۆبوونەوەی داهاتوو دوای هەڵبژاردنەکانی تورکیا دەست بکرێتەوە بە کۆبوونەوە وە لە کۆبوونەوەکە بڕیاردرا کە هەر شتێک لەمە دوارڕوویدا بە دیالۆگ و لە کۆبوونەوەکانە لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر کرد. لا کۆبوونەوەی نێوان حەتکا و پەکەکەدا ڕوودا و زانیوێتی کە هێشتا گفتوگۆ لەسەر مانەوەی حەتکا لە ناوچەکان نەکراوە بۆ کۆبوونەوەکانی داهاتوو دواخراوە. بەڵام بەنافەرمی پەکەکا گوتوویەتی نابێت هیچ حیزبێک لە ناوچەکەدا بارەگای هەبێت و سەرچاوەیەکیش لە حەتکا بە ڕووداوی گوتووە ئەگەر پەکەکە پێداگر بێت لە سەرچۆڵکردنی ئەو شوێنانی کە حیزبەکەیان لێتی ڕەنگە جارێکی دیکە ئالۆزی لە نێوانیاندا دەست پێ بکاتەوە. ئێمە وەکو خۆمان هەر ئەو کاتیش پێش گرژیەکان و دوای گرژیەکەیش ڕوودانی ئەو ڕووداوی کە بووە هۆی شێیدکردنی پێشمەرگەیەکی ئێمە ڕامان گەیاندووە ئامادەین بۆ دانوستان لەگەڵ لایەنی پارتی کرێکارانی کوردستان تاوەی بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین. ئەم کۆبوونەوانە لە کاتێکدایە ئەو دوو حیزبە لە ناوچەی سنووری نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان لە چیای کێلەشین ئالۆزی لە نێوانیاندا ڕوویدا و بەو هۆیەوە پێشمەرگەیەکی دیموکراتی کوردستانی ئێران گیانی لەدەستدا. چۆمان محمود، ڕوودا و سلەیمان.